بە براوەی 20 دلار کارتی مۆبایل یاخود کارتی PSN تەنها بە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە. خاوەنی ئەم کەناڵە پێشتر کەناڵێکی تری هەبوو بە ناوی چێنەر کوردش کە خاوەنی ڕێژێکی زۆری سەبسکرایب بوو و لەوانەیە زۆر بەتان بیناسنەوە، بەڵام دواتر بەهۆی چەند هۆکارێکەوە وازی لێی هێنا و ئێستا ئەم کەناڵە نوێی دامەزراندووە و بە ڤیدیۆی نێو شێوازی جیاواز دێتە خزمەتی ئێوەی ئازیز. لینکی ڤیدیۆکەیم لە دیسکریپشن داناوە، بچن پشگیری لێ بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لیکەکەیم بۆتان داناوە. شێوازە ناوتان دەچێتە تیر و پشکەکەوە کاتێک کەناڵەکە دەگاتە 500,000 سەبسکرایب خەڵاتەکان دابەش دەکا. ئێوەش ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن، هەر ئێستا بچن تەماشای کەناڵەکەی بکەن و پشگیریشی لێ بکەن. سڵاوتان لێ بێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەوانەیە زۆربەتەن کیم جۆن ئون بناسن، سەرۆکی کۆریای باکوور، چونکە یەکێکە لە بەناوبانگترین ئەو سەرۆکانەی کە دەیان ناسین. هەرچەندە ئەو وڵاتی سەرۆکایەتی دەکا بچووکە، بەڵام بە بەردەوامی قسەی بەهێز و هەڕەشەی گەورە لە وڵاتە گەورە و زلهێزەکان دەکا و یاسای زۆر قورسی سەپاندووە بەسەر خەڵکی کۆریای باکووردا و بەپێی ئەو ڤیدیۆیانی کە بڵاو دەکرێتەوە دەبینرێت و دەردەکەوێت کە خەڵکی کۆریای باکوور زۆریان خۆش دەوێت و ئامادەن هەموو کارێکی بۆ ئەنجام بدەن و هەروەها بە باشترین سەرکردەی دەزانن لە جیهاندا و ئەوە ناشاردرێتەوە کە خۆشەویستی خەڵک بۆ سەرۆکی وڵاتەکە یەکێکە لە گرنگترین خاڵەکانی بەهێزی ئەو وڵاتە و خۆشەویستی خەڵک گرنگترین شتە بەلای زۆربەی سەرکردە و دەسەڵاتدارەکانی جیهانەوە. وەکو ئاگادارین لەم چەند ڕۆژە هەواڵی مردنی سەرۆکی کۆریای باکوور بڵاو بۆتەوە، بەڵام هێشتا سەرچاوە فەرمیەکان بڵاویان نەکردوێتەوە و چەند ڕۆژێک پێش ئەم هەواڵە باری تەندروستی ناجێگیر بوو. لەم ڤیدیۆیەدا باسی پێشبینیەکانی جیهان دەکەم دوای مردنی سەرۆکی کۆریای باکوور و با بزانین بەپێی ئەم پێشبینیانە دوای کیم جۆن ئون چی ڕوودەدا لە کۆریای باکووردا و ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربیت. یەکەم، هەڵبژاردننی کاتێکی گونجاو بۆ ڕاگەیاندنی هەواڵەکە. لە سەرەتادا کەس هەواڵە ڕاستەقینەکەی دەست ناکەوێت دەربارەی مردنی سەرۆکی کۆریای باکوور، تەنها ئەو کەسانە دەزانن کە زۆر نزیکن لێوەی و بە نهێنی دەیهەڵنەوە و باسی ناکەن هەتا کاتێکی گونجاویان دەست دەکەوێت و بە هەمان شێوە ئەم شتە ڕوویدا لە کاتی مردنی سەرۆکی پێشووتری کۆریای باکوور کە پاش زیاتر لە 2 ڕۆژ دوای مردنی ئەو کات هەواڵەکەیان ڕاگەیاند و بۆیە ئەو کاریان کرد هەتا ڕووداوێکی نەخوازرا و لە کۆریا ڕوونەدا بەهۆی بڵاوبوونەوەی هەواڵی مردنی سەرۆکەکە، چونکە زۆر پێی دڵتەنگ دەبن و دەگاتە حاڵەتێکی زۆر مەترسیدار. بۆیە ئەگەر کیم جۆن ئون کۆسی دوایی بکە یەکسەر بە فەرمی ڕای ناگەێنن، لەوانەیە دوای ماوەیەکی کاتی وە بگرێ دوای هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ ئەو کاتە ڕای دەگەێنن و هەڵبژاردننی سەرۆکی نوێی وڵاتەکە پاش هەڵبژاردن و لێکۆڵینەوەیەکی زۆر قوڵ ئەنجام دەدرێ و ئەو کەسانی کە بەشداری لە لێکۆڵینەوەکەدا دەکەن کەسانێکی پایە بەرز و گەوری وڵاتەکەن، چونکە پێویستە زۆر بەوردی کەسێک هەڵبژێرن هەتا وڵاتەکە بەڕێوە ببە. سەرۆکی وڵات بەلای ئەوانەوە شتێکی زۆر گرینگە و هەموو توانەکانیان دەخەنە کار بۆ دۆزینەوەی کەسێکی شایستە و گونجاو بۆ پۆستی سەرۆکی وڵات. دووەم، دڵتەنگی و گریانی خەڵکەکە بۆ لە دەستدانی سەرۆکەکەیان. وەکو چۆن جیهان بینی کاتێک سەرۆکی پێشووتری کۆریا کۆچی دوای کرد، هەموو کۆریەکان دەستیان کرد بە گریان بۆی و بە هەموو هێز و توانیان هاواریان دەکرد و لە خۆیان دەدا و دەگریان و بەشێک لە کەناڵەکان دەیان گوت کە ئەوان ناچار کراون هەتا بۆ شێوازە دڵتەنگ بن و ئەو کارانە ئەنجام بدەن. بە هەر حاڵ ئەگەر هۆکارەکە هەرچیەک بێت دوای مردنی کیم جۆن ئون دووبارە ئەم دیمەنانە دەکەوێتەوە بەرساوی جیهان کە چەندێک دڵتەنگن بۆ لە دەستدانی سەرۆکەکەیان. ئایا تۆ دەزانی کە خەڵکی کۆریا سەرۆکەکەیان بە خودای خۆیان داناوە؟ پەنا بە خوددا ئەم کارە لەوێدا ئەنجام دەدرێ و دوای بڵاوبوونەوەی هەواڵی کۆچکردنی سەرۆکی کۆریای باکوور گریانی خەڵکی کۆریا بە هەفتە و بە مانگ درێژە دەکێشێت. سێم، سەرۆکێکی نوێ. بە ئەگەرێکی زۆرەوە لەوانەیە تاکە کەسێک وڵات بەڕێوە نەبا، بەڵکو ئەگەری هەیە لەلایەن چەند کەسێکی دەسەڵاتداری پایەبەرزی وڵاتەکەەوە بەڕێوە ببردرێ و بەم شێوازە سیستەمی بەڕێوەبردننی تاکە کەسی کۆتایی پێدەیە و هەروەها دەسەڵاتی خێزانی کیم لە بەڕێوەبردندا کۆتایی پێدەیە کە خێزانی کیم یەک لە دوای یەکیان دەبوون بە سەرۆک و وڵاتەکەیان بەڕێوە دەبرد.
چوارەم کۆتایی هاتنی کۆریای باکوور زۆرێک لە ئەگەرەکان ئەوە دەخەنە ڕوو کە ئەمە بۆی هەیە لە ڕاستیدا ڕوو بدا و زۆرێک لە وڵاتانی تر ئەم شتیان بەسەر هاتووە سەرۆک ئەو کەسەیە کە خەڵکەکەی بڕوایەکی تەواویان پێی هەبێت لە بەڕێوەبردننی وڵاتەکەدا و دوای مردنی کیم جۆن ئون ئەگەری هەیە کە نەتوانن سەرۆکێکی باش بدۆزنەوە و لە نێو خەڵکیدا ناکۆکی و ململانەیەکی زۆر دروست دەبێ چونکە ئەگەر سەرۆکێک هەڵبژێرن بە دڵی خەڵک نەبێ لە ئەنجامدا شەڕێکی نێوخۆی گەورە هەڵدەگیرسێ و لە کاتی هەڵگریساندنی زەنگێکی لەم شێوازەدا وڵاتە زلهێزەکانی وەکو چین و ئەمریکا و رووسیا بەدەست بەتاڵی دانانیشن بەڵکو بە باشترین شێواز هەلەکە دەقۆزنەوە چونکە ئەوان دەیانەوێت ئەم وڵاتە سەرۆکێکی هەبێ کە بەدڵی ئەوان بێ و لەگەڵ بارودۆخەکەدا بگونجێ و بە قسەی وڵاتە زلهێزەکانیش بکات. پێنجەم کۆریای یەکگرتوو و ئەمە باشترین شت دەبێ ئەگەر لە کۆریادا ڕوو بدا ئەویش بریتە لە یەکگرتنی هەردوو کۆریای باکوور و کۆریای باشوور و لە ئەنجامدا ببنە یەک پارچە و یەک دەوڵەت و پێشووتر هەردوو کۆریاکە تەنها یەک دەوڵەتێک بوو بەڵام دواتر بڕیاری لێکترازانیاندا و لە ئەنجامدا کۆریای باشوور بوو بە یەکێک لە پێشکەوتوترین وڵاتەکانی جیهان و خەڵکی کۆریای باکوور بوونە خواردنی سەرۆکەکەیان چونکە پێویست بوو هەموو شتێک بەدڵی ئەو بکەن و زۆر یاسای قورسی بەسەریاندا سەپاندەبوو وەکو قەدەغەکردنی ئینتەرنێت و کەناڵە تەلەڤیزیۆنیەکان و لە ئەنجامدا سەرۆکی کۆریای باکوور بە یەکێک لە مەترسیدارترین سەرۆکەکانی جیهان دانرا و ئەگەر بێت و هەردوو وڵاتەکە یەک بگرن ئەوە شتێکی زۆر باش دەبێت بۆ خەڵکی کۆریا چونکە دەبێتە مای کۆتایی هاتنی ململانی نێوان هەردوو لایەن و هەتا ئێستا دروستبوونی ئەگەرێکی لەم شێوازە بە زۆرێک لە جۆرەکان لاوازە. شەشەم جەنازەیەکی گەورە بێگومان جەنازە و ماتەمینیەکی گەورە دروست دەبێت بۆ سەرۆکێکی وەکو کیم جۆن ئون و بە شێوازێکی زۆر ڕێزدارانە ماڵ ئاوایی لێ دەکرێت وەکو هەموو سەرۆکەکانی تر و مەڕاستیمێکی زۆر گەورەی بۆ ئەنجام دەدرێت و جەماوەرێکی زۆری خەڵکی کۆریا لە بەردەم کۆشک و تەلارەکەی دەوەستن و پێکەوە دەگیرێن هەروەها وەکو ماتەمینیەک چەند خولەکێک بە بێدەنگی ڕادەوەستن کە هەموو خەڵکی کۆریا بەشداری تێدا دەکات بە هەموو دام و دەستگا و ڕێکخراوەکانیەوە. حوتەم ڕاگەیاندنی هەواڵ لە کۆریای باشوور و دەوڵەتەکانی تر لەم کاتانەدا دەسەڵاتدارە پایە بەرزەکان وڵاتەکە بەڕێوە دەبن هەتا کێشەی هەڵبژاردننی سەرۆکێکی گونجا و چارەسەر بکەن و وڵاتەکانی وەکو کۆریای باشوور و چین و ئەمریکا و رووسیا زۆر بە گرنگیەوە تەماشای ڕووماڵکردنی هەواڵ و هەڵبژاردننی سەرۆک دەکەن لە کۆریای باکوور هەتا بزانن لە ئەنجامدا چ کەسێک ئەو وڵاتە بەڕێوە دەبات. هەشتەم هەموو جیهان باسی کۆریای باکوور دەکا بێگومان هەواڵێکی وەکو مردنی کیم جۆن ئون دەنگدانەوەیەکی گەورە دروست دەکا و هەواڵی مردنەکەی لە ناو نیشانە سەرەکیەکانی کەناڵە تەلەڤیزیۆنە جیهانیەکان و ڕۆژنامەکان دەردەکەوێ و باسی مردنی سەرۆکی کۆریای باکوورە. Kim Jong-un hasn't been seen in public for days. و بێگومان کۆمپانیا بەناوبانگەکانی کۆریای باشوور وەکو سامسۆنگ و هۆندای هەواڵی مردنەکەی لە ماڵپەڕە سەرەکیەکانیان بڵاو دەکەنەوە. نۆیەم دروستبوونی دووبەری خەڵک لە سۆشیال میدیاکاندا تەنها بە ڕاگەیاندنی هەواڵی مردنی کیم جۆن ئون خەڵکی نێو سۆشیال میدیاکان دەبنە دوو بەشەوە بەشێکیان زۆر دڵخۆشن بە مردنی سەرۆکەکە و پێیان وایە کە زۆرێک لە کێشە جیهانیەکان چارەسەر دەکرێت دوای مردنی و کیم جۆن ئون بە هۆکاری سەرەکی ئەو کێشانە دەزانن و بەشەکەی تریش زۆر دڵتەنگن بە مردنی و پێیان وایە کە کیم کەسێک بووە شانازی و شکۆداری زۆری پێشکەش بە وڵاتەکە کردووە و هیچ سەرکردەیەکی تر هێندەی ئەو خزمەتی نەکردووە و زۆر دڵتەنگن و ترسیان لێ هاتووە کە داهاتووی کۆریا بەرەو کوێ دەڕوا بەڵام هەندێک دەوڵەت هەیە وەکو ئەمریکا یەکسەر کاردانەوەیان دەزانین چۆن دەبێ وا دیارە بە خۆشحاڵیەوە پێشوازی لە هەواڵی مردنی کیم جۆن ئون دەکەن چونکە ئەوان بە هەواڵی مردنی کیم جۆن ئون هەلێکی گەورە بەدەست دەهێنن بۆ گۆڕینی بارودۆخی جیهان. دەیەم کاردانەوەی هیندستان هەڵسوکەوتەکانی کیم جۆن ئون بە جۆرێک لە جۆرەکان بەلای دوژمنایەتیەوە دەچێت ئەویش بەهۆی چەکی ئەتۆمی و موشەکە مەترسیدارەکانی هەروەها کردارە چاوەڕوان نەکراوەکانی کە ترسی خستۆتە نێو دڵی زۆرێک لە وڵاتەکانی جیهان بەڵام بە پێچەوانەوە پەیوەندیەکی سۆزداری بەهێز لە نێوان کۆریای باکوور و هیندستاندا هەیە چونکە وڵاتی هیندستان کۆریای باکوور وەکو بازرگانێکی هاوبەش تەماشا دەکا و زۆر پەیوەندی بازرگانیان لەگەڵ یەکدا هەیە بۆ نمونە کۆریای باکوور بڕێکی زۆر میوەهات لە هیندستان دەکڕێتەوە و هیندستانش بە هەمان شێوە مادەی پیترۆل لە کۆریای باکوور دەکڕێتەوە بەڵام پرسیارەکە بەم شێوازەیە
ئایا کاردانەوەی سەرۆکوەزیرانی هیندستان چۆن دەبێت کاتێک هەواڵی مردنی کیم جۆن ئونی پێدەگا؟ هەتا کاتی خۆی دێ ئەم پرسیارە بێوەڵام دەمێنێتەوە. ئێوەش ڕاتانسیە لەسەر کیم جۆن ئون؟ ئایا بەڕێی ئێوە سەرۆکێکی باش بووە یاخود خراپ؟ و جیهان چی بەسەر دێ دوای مردنی ئەم سەرۆکە؟ هیوادارم ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن. و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگدارکردنەوە پێ بگا. و لە بیرشتان نەچێ ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.